ئایا پوتین دەست بۆ چەکی ئەتۆمی دەبات؟ دەشێت بانگەشەی و ڕاستیە بکرێت ئەو شەڕەی کە ڤلادیمیر پوتین لە ئوکراینەدا دەستی پێکرد یان باشترە بڵێین تووشیان کرد جیالەوەی یاکامی نەخشەڕێگایەکی ناتۆ و یەکێتی ئەوروپا بوو کە وەک کارتێک لە بەرامبەر سیاسەتەکانی رووسیا و تەڕاتێنەکانی پوتین بەکاریان هێنا لە بنەڕەتیشدا شەڕی مان و نەمانی مۆسکۆ و ڤلادیمیر پوتین بوو لە پێناو نیمچە دوورگەی کرێمیا کە بۆ موسکۆ و داهاتوویە وڵاتە لەسەر ئاستی جیهاندا کارتیمانەوە و بەهێزبوونیەتی بۆیە دەکرێت بڵین کە نەک ئەستەما بەڵکو مەحاڵە ڤلادیمیر پوتین دەست بەرداری کرێمیا بێت تەنانەت ئەگەر ناچاریش بێت دەست بۆ چەکی ئەتۆمی ببات و دەرگا بە ڕووی دۆزەخدا بکاتەوە لەمڕۆوە نەک تەنیا خودی موسکۆ بەڵکو ئەمریکا و ناتۆ یەکێتی ئەوروپاش باش ئاگاداری ئەم ڕاستیان کە نیمچە دوورگەی کرێمیا بۆ موسکۆ بابەتی مان و نەمانە و لەو ساتە وەختەی کە پەیوەندی ئۆکرانیا و رووسیا تێکچوو ئەگەری چوونی ئۆکرانیا بۆ ناو ناتۆ هاتارەوە ئیتر ڤلادیمیر پوتین تێگەیشت ڕۆژاوا نەک هەردەیەوێت بە تەواوەتی رووسیا لاواز بکات و مۆسکۆ گەمارۆ بدات بەڵکو بەنیازە لە پاڵ سنوورەکانی رووسیادا باروبنەدا بنێت و ئیتر بۆ هەمیشە هەناسەی مۆسکۆ بگرێت لێرەوە و پرسیارە دێتاراوە بۆچی ئەم دوورگەیە بۆ مۆسکۆ بابەتی مان و نەمانە و ڤلادیمیر پوتین بۆ مانەوەی ئەم دوورگەیە وەک بەشێک لە خاکی رووسیا بۆچی ئامادەیە چەکی ئەتۆمی بەکار بهێنێت پێشەوەی ڕاستەوخۆ وەڵامی ئەم پرسیارە بدەینەوە باشترە وەک سووکەوە بیرهێنانەوەیەک ئاوڕێکی مێژوویی لەم دوورگەیە بدەینەوە دوورگەی کرێمیا یان قرم لە بنەڕەتدا بەشێک بوو لە خاکی ئیمپراتۆریای عوسمانی دەسەڵاتدارانی ئەو کاتەی رووسیای تزاری لە پێناو سیاسەتی گەیشتن بە زەریای ئازاد کە وەک ئەولەویەتی سەرەکی بەهێزکردن و بەهێزبوونی رووسیا سەیریان دەکرد لە ساڵی 1877 و سەرەڕای لە ئەنگری فەرەنسا و بەریتانیا لە ئیمپراتۆری عوسمانی رووسیا توانی بە یارمەتی ئەڵمانیا و بە قوربانیکردنی نزیکەی 1 ملیۆن رووسی ئەم دوورگەیە داگیر بکات و وەک بەشێک لە خاکی خۆی بیناسێنێت دەسەڵاتدارانی مۆسکۆ هەمیشە ئاگاداری جوگرافیای سیاسی رووسیا بوون و بۆیان دەرکەوت بوو کە ئەم دووربوونیە وڵاتە لە دەریای ئازاد تا چ ڕادەیەک بۆتە هۆی پەراوێزخستنی ئەم وڵاتە لە جیهاندا هەر بۆیە بەردەوام بیریان لە دەربازبوون لەم دۆخەدا خراوە دەکردەوە و داگیرکردنی کرێمیاش هەر لەم پێناوەدا جێبەجێکرا چونکە ئەم دوورگەیە دەیتوانی رووسیا ببەستێتەوە بە دەریای ئازادەوە و ڕێگای کرانەوەی بەسەر دنیادا بۆ بکاتەوە ئیتر لە کۆتایی سەدەی 19دا دەرگای جیهان بەڕووی رووسیادا لە ڕێگەی دوورگەی کرێماوە کرایەوە و بەرەبەرە پێگەی استراتیژیکی ئەم دوورگەیە بۆ دەسەڵاتدارانی رووسیا و دواتر یەکێتی سۆڤیەت دەرکەوت هەر لەم پێناوەشدا ستالین سەرۆکی ئەو کاتەی یەکێتی سۆڤیەت دانیشتوانی سەرەکی ئەم دوورگەیە کە تورک و تاتارەکان بوون دەرکرد و لە بریەوان ڕووسەکانی نیشتەجێ کرد ئەم دوورگەیە لە سەردەمی خرۆشۆڤ خرایە سەر ئۆکرانیا کە ئەو دەمۆکرانیا بەشێک بوو لە خاکی یەکێتی سۆڤیەت ئەم کاری خرۆشۆڤ دواتر گەورەترین سەرێشەی بۆ دەسەڵاتدارانی رووسیا پاش یەکێتی سۆڤیەت واتە فیدراسیۆنی رووسیا دروست کرد دوای ڕوخانی یەکێتی سۆڤیەت لە ساڵی 1991 ئۆکرانیاش لە هەمان ساڵدا سربەخۆیی خۆی ڕاگەیاند و تا ساڵی 2014 مۆسکۆ توانی بە هەر شێوازێک بوو پەیوەندی گەرم و نیمچە گەرمی خۆی لەگەڵ ئەم وڵاتە ڕابگرێت تا ئەو کات ڕێگانەدات ئەمریکا و ڕۆژاوا بە بیانووی هاوپەیمانی ناتۆ نزیکی سنوورەکانی رووسیا بکەونەوە و سوود لە دوورگەی کرێمیا شوەرکردن ئەم دۆخە درێژەی نەکێشە چونکە لەلایەکەوە مۆسکۆ بە شوێن بیانوودا دەگەڕا بۆ ئەوەی جارێکی دیکە ئەم نیمچە دوورگەیە داگیر بکاتەوە و لەلایەکی دیکەشەوە وڵاتانی ڕۆژاوا و ئەمریکاش لە ڕێگای ئۆکرانیاوە بە دوای لاوازکردنی رووسیادا دەگەڕان هەرەما وای کرد لە سەرەتای ساڵی 2014 لە کیەڤی پایتەختی ئۆکراینیا خۆپێشاندانێکی گەورە بەڕێوەچوو لە خۆپێشاندانەکەدا داوای دەست لە کارکێشانەوەی ڤیکتۆر یانکۆڤیچ لە ئەنگری رووسیا و کۆتایی هێنان با ڕێککەوتنی نێوان ئەم دوو وڵاتە کرا دەرەنجام دژە رووسەکان یان ئەوانەی پێیان دەوترا لە یانگرانی ڕۆژاوا سەرکەوتن دوای ئەم سەرکەوتنەش یانکۆڤیچ بە ناچاری بەرەو مۆسکۆ هەڵات و ڕۆژاواش بە تایبەتیش ئەمریکا پشتگیری خۆیان لە دەسەڵاتی نوێی ئۆکرانیا ڕاگەیاند و کاردانەوە لە بەرامبەرم ڕووداوەدا بە یارمەتی و فیتی مۆسکۆ لە ناوچەی دۆنباس کە دەکەوێتە ڕۆژهەڵاتی ئۆکرانیا رووسەکان دەسەڵاتێکی ئۆتۆنۆمیان ڕاگەیاند و لە نیمچە دوورگەی کرێمیاش رووسەکان دەستیان بەسەر پەرلەمانی کرێمیادا گرت و ڕێفراندۆمێک ڕێکخرا لە ئەنجامی ئەم ڕێفراندۆمەدا 95 لە سەتی خاکی ئەم دوورگەیە دەنگیاندا بەوەی کرێمیا بە رووسیاوە ببەسترێتەوە ئەم هەڵمەتەی پوتینیش جارێکی دیکە رووسەکانی گەیاندەوە بە خەون و ئاواتی لە مێژینەیان
ئەم هەڵمەتەی رووسیا لەلایەکەوە و هەوڵی ڕۆژاواش بۆ پشتگیری لە ئۆکرانیا لەلایەکی دیکەوە وای کرد ڤلادیمیر پوتین لە ڕێکەوتی 24 شۆباتی ساڵی 2022 جەنگی لە دژی ئۆکرانیا ڕاگەیاند. ئەم جەنگە تا ئێستاش درێژەی هەیە کە تێچووە قورسەکەی لە ڕووی مادی و مرۆییەوە بۆ هەمووان ڕوون و ئاشکرایە. لە ئێستادا باس لەوە دەکرێت کە ئەم جەنگە لە سەردەمی ترەمپدا کۆتایی دێت. لەلایەکی دیکەوە پوتینیش بەوە دڵخۆش بوو کە ترامپ هەوڵی کۆتایی هاتنی ئەم قەیرانە دەدات و رووسیاش لەم گەمار و قورسە ڕزگاری دەبێت. بەڵام هەڵبژاردننی هەندێ بربژێری دژە رووسیا بە تایبەت وەزیری دەرەوە و ڕاوێژکاری ئەنجومەنی یاسایشی نەتەوەیی لەلایەن دۆناڵد ترامپەوە هەروەها هەڵدانی موشکی ئەمریکی بۆ رووسیا لە خاکی ئۆکرانیاوە پوتینی بە تەواوەتی تووشی دڵەڕاوکێ و بێزاری کردووە. هەر ئەماش هانیدا فەرمانی بەکارهێنانی چەکی ئەتۆمی واژۆ بکات و جارێکی دیکە ڕاگەیاند بە هیچ شێوازێک مۆسکۆ دەستبەرداری دوورگەی کرێمیا نابێت، تەنانەت ئامادەیە لە پێناو پاراستنی ئەم دوورگەیە چەکی ئەتۆمی بەکاربهێنێت و دنیا بەخۆیەوە کاول بکات. پێدەچێت ئەم هەڕەشەیە بۆ ترامپ کە زۆر ئارەزووی لە بازرگانی و پارەیە هەستیار بێت. لەم ڕۆوە دوور نییە مەترسی جەنگی ئەتۆمی و وێرانبوونی ئابووری ترامپ ناچار بکات هەوڵی ڕازیکردنی پوتین بدات و کۆتایی هێنان بە جەنگی ئۆکرانیا بە لە دەستدانی بەشێکی خاکی ئۆکرانیا بکاتە کاری لە پێشینەی کابینەکەی.